والله پرۆسەکە پرۆسێکی دێموقراتیە دەبی هەموو تاکێکی عێراق و کوردستان پێ دڵخۆش بێ بۆ پرۆسەیە هەڵبژاردن یعنی بەرگریکردن لە هەموو خەلکی لە هەموو هاوڵاتیان بەبێ فەرق و جیاوازی و پرۆسەکە بەڕێک و پێشی بەڕێوە دەچی بە ئارامی بەڕێوە دەچی ئەوەندی ڕایمە لەسەر بنکەکان هیچ ئەلحەمدوللا سوپاس بۆ خوای گەورە کێشەیەک نەبووە پیرۆزبایی لە هەموو گەلی عێراق و کوردستان دەکەم بەو ڕۆژە پیرۆزە بەو بۆنە پیرۆزەیەوە و ئینشاءڵڵا ئارامی و زیاتر بەرە و عێراق و کوردستان زیاتر دەبیتن ئینشاءڵڵا عێراقیش وەکو کوردستان بەرە و ئارامی دەڕوە ئینشاءڵڵا و سوپاسی ئێوەش دەکەم دەست و خۆشبی پرۆسەکە هەموو تاکێکی عێراق و کوردستان دەبیت دڵخۆش بی بۆ پرۆسەیە چکە ئەو پرۆسەیە دەبتا ئارامی زیاتر لە بۆ هاوڵاتیانی عێراق و کوردستان وڵی پەیام ئەوەیە لە هێزە ئەمنیەکان بێن هەرکەس نوێنەری خۆی لە ئەنجومەنی نوێرەرانی عێراق دیاری بکاتن بۆ ئەوەی بەرگری بکرێت لە مافەکانی هێزی پێشمەرگەی کوردستان یان جێشە عێراقی بتوانن بەرگریان لێ بکەن و لە ئەوی ئەگەر چ جێشی عێراقی بەقووەت بوو یان هێزی پێشمەرگە بەقووەت بوو ئەکەیت دژمنانی کوردستان ناتوان و ناوێرن تەداخل لە عێراق و لە کوردستان بکەن بێنە جێ سەرمان پێ بکەن شەڕمان پێ بفرۆشن و ئینشاءڵڵا بە ئەوەی ئەو پرۆسەیە دژمنانی کورد چاویان کۆرە دەبی دژمنانی عێراق چاویان کۆرە دەبی بێن تەماعی لە خاچی عێراق بکەن نمونە وەکو داعش ئینشاءڵڵا دەڕوە و گۆڕ بە گۆڕ دەڕۆ جارێکتر نەیان بینینەوە ئێمەش هەردەم لە ئامادە باشی داینە لەوەی بەرگری بکەین لە خاچی عێراق و کوردستان وڵی پێشمەرگە ئازادە لە خۆی هەر یەک نوێنەرێکی خۆی لە خۆی دیاری دەکات ئەوجە بە کەیف خۆی چی پێوە بی ئەمە بە کەسمان نەگوتێت دەنگ بەفرانی بدەیان بەفرانی بە بکە کەیف خۆیتی چی بۆ خۆی هەڵبژێریتەوە باشە سوپاسان دەکەیت دەستخۆشیتان لێ دەکەم.